لێرە لە دڵی بازاڕی دۆلارەکەی سلێمانی ژاوەژاوی مامەڵەکان دەنگی نیگەرانیان لێوە دێت. تەنیا لە 3 ڕۆژدا زیو لە لووتکەی 120 دلارەوە بۆ 85 دلار کشایەوە. کەوتنێکی کتۆپەر کە هەمووانی شۆ کردووە و بازاری خستۆتە سەر لێواری داڕمان. پاڵم 35 مەرمەرە بە 36 و 60. بۆچی وا دابەزی بەو ڕێژێتەوە؟ وەڵای هەر شاشە تۆز دابەزیوتەوە هیچ نییە. هەرچی؟ شاشە تۆز دابەزیوتەوە. تۆزێ؟ بەڵێ. لە 56 هاتۆتە سەر 33 وانە تۆزێکە؟ 53 نەبوو 49 بوو 49. هەتا 56 ڕۆیشت؟ بەڵێ. ئێستا بۆ تۆزی؟ 50 هەتا 49 ڕۆی براکە. خەڵکەیە زەرەری کردبێت؟ ئارە وەڵا خەڵک زۆرە. زەرەری کردەوە خێرشی کرد زۆریش. بەڕاستی زانی ئەم خەڵکە ئێستا سەری کردوتە زیو بەم شێوە دەیکڕێ؟ شێوەیەکە لە کەسابەت لە تەماح. کتابات تەماح هەیە بچێ 2 کیلۆ 3 کیلۆ کڕە بۆ 2 وەرەقە دەستکەوێت. بەڵام جاری وا باجی ژێ. هەیە زەرەری زۆر کرد بە ئەم بەیانیە؟ ئەی تەبعا لەرە وەڵا ڕەفیقی خۆمێ لە 5 کیلۆ حتا 5 وەرەقە بەژێرەوە و بەسەر تۆزێ جوڵاوە زیاترە. ئێستا شەقامەکە بۆتە مەیدانی ململانێ. هێندێک لە ترسی سفربوونەوەی سامانیان بە پەلە دەیفرۆشن و هێندێکی دیکە ژوە قمارێکی مەترسیدار لەم شێواویەدا بە دوای هەلی کڕیندا دەگەڕێن. زیانەکان گەورەن و چارەنووسی ئەم کانزا سپیە لە نێوان هەڵکشانێکی ناسروشتی و داڕمانێکی بێبەزەیدا ونی کردووە. ئەوەی کە زیانی کرۆ قازانجی کرۆ بەڕاستی ترەوەیە کە بە حقت تقریبا هەیە زیانی کرۆ چۆن هەیە پێنجشەمە کیلویەک زی و بە چلو حەو گەڵا بوو بە چلۆش گەڵا بوو ێستا بە 30 گەڵایە بەیانیەدا 32 33 ڕۆی ئێتر تەبعاً بێگومانەوەی لە گرانیە کڕێت ئێستا زەرەکە بەڕاستی. سەرمایی خەڵک لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە. لێرە هێڵێکی باریک لە نێوان قازانج و مایە پوچبوون داماوەتەوە. لە کاتێکدا هەمووان چاویان لە شاشەی نرخەکانە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە تەنها کشانەوەیەکی کاتیە یان کۆتایی سەرکێشیێکی گەورەی داراییە؟ هەموو ئەم پرسیارانە لەم خۆناغەدا وەڵامەکەی لە واشنتۆنی پایتەختی ئەمریکایە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.